ماڵاواییەکی هەمیشەیی. چیرۆکی یەختە نقمبووەکەی نزیک کەناراوەکانی ئیتاڵیا لە 13/6 لە زاری ڕزگاربووان و کەسوکاری قوربانیان بیسترا. کاگارم دوو کەڕەتی ژۆی کەڕەتی ڕێی بۆم ئیتاڵیا باشە بڕوە دێەوە قسمەتی خوا نەبوو بەین هاتەوە کەڕەتی کەش هاچۆ بۆ تروم سواری یەختەکە بوون و فیزی سوتا بوو چی بوو نەڕۆشت منان لە شوێنی خوانە وەریزات گرتنی. بەڵام لەم بەدووادا چوونە چیرۆکەکە لە زاری ئەوانەوە دەبیستین کە قاچاقچین و شارەزای ڕێگەی مەرگن. حساب ئیشی برادێکی من بڕوە باشە ئیشی برادەرەکەی من وتی وەڵایەتی ناکەوتم بۆ سەڵای لەبەروی حامیلێ ئیشێک حازر بوون بڵام بۆ ئیشە تقریبی 5 دقە لەوان دوور بوو. ئەمە قاچاقچی ئارام و هاوژینە دووگیانەکەی و دوو کچە بچووکەکەین. ئەوان سەرنشینی یەختە نقمبووەکەن و هەموویان گیانیان لەدەستداوە. وتی بەخوا بژمرم نایەمە تێ بێم شەو بڕۆم. من لە هەولێرم و ئەو لە تورکایە. ورد و درەشت هەموو شتێکم بۆ باز دەکات. قسم نسیبەکەی منیش تەلەفۆنم کرد بۆ کوڕێکی بێتمارێت چیە ئەمشەو فڵای حاجی شتێکی وا هەیە وتم هەیە شتێکی وا هەیە ئەم شۆڕوە دەکوێتی وڵات لە بۆ درومە. ئەو یەختەیە کە سەری کەوتنوانە؟ بەڵێ ئەو سەرکە سەرکەوتن ئاڕۆڵە. بەڵێ منیش تەلەفۆنم بۆ کرد وتم ئارامژیان ئیشێکی کە هەیە ئەڕوا وتی دەمە حاجی تخوا بمنێرە با بڕۆم نجاتم بێت من خێزانەکەم ئەوەی نەماوە یەختەکە خراب نەبوو ئەم هینە تەقیوە ئەڵێ سەلاجێکی بچووکی تیا خواردنی خەزم براوی تیادانن ئەو سەلاجێ تەقیوە ئەمە لە سای یەکتیوە ڕۆمە شەخصی خۆ ماڵی ئادەم و ئەوان 83 گەڵام لێسان بوون بە شەرتەکە و شۆی کشم لێ نەکردبووم باشە لەبەر ئارام وەکو برام وا بوو من خۆمۆکەی مابوو کەم دەخەمیتیانە بۆ نیشتە بەس خوای گەورە هەموو چی چێژێکی تایە خەڵک ئێستا خەڵکەوەتا من ئێستا حالێن لە تورکیا باشە خوا بۆ قورئانە دوێنێ پێرە 20 نەفەر تەلەفۆنی بۆ کردوم هەر لە دوای ڕووداوەکەش لە دوای ڕووداوە خوشکی بەڕێزم خەڵک گوێ نادێت. دوای هەوڵدانێکی زۆر گەیشتمە یەک لە گەورەترین قاچاقچیە کوردەکانی دەریای ئیجا. بڕیارە لە سلێمانی یەکدی ببینین. ناو و ناسنامەی ئەو پارێزراوە. ئەو لە نزیکترین هاوڕێیەکانی ئەو قاچاقچیەیە کە خاوەنی یەختە نقمبووەکە بووە. خۆشی خاوەنی کۆمەڵێک یەختە لە ئیجە و تاو ناتاوێ پڕی دەکات لە خەڵک و بەرەو یۆناان و ئیتاڵیایان دەنێرێ. بەپێی کاتە ئەگەر خەڵک زۆرتر بڕوا سەفەر بکە لەوانەیە هەتاک و دەفتەرێک و 20 وەرەقە 30 وەرەقەش سعرەکەی بەرز بێتەوە. ئەگەر خەڵک کەمتر سەفەر بکە لە 8,000 بۆ 9,000 دۆلارە. ئەو کەسانی کە نەفەرەکان کۆکەنەوە 10 تا 500 وەرەقە بۆ خۆیان هەڵەگرن لەو پارەیە باقیەکەی کە یەدەن بەو کەسەی کایبات. قاچاقچی کە لە تورکیا بەڵێ ئەو کەسەی کە بە یەختەکە یان بە ساحیبی یەختەکە پارەکە یەدەنێ ئەوەی کە نەفەرەکان تەسلیمی ئەو کەساکات 10 تا 15 وەرەقە بۆ ئەوە. ئەو یەختانە لە 8 کەس بۆ 12 کەس زیاتر نییە. حەدی عەلای 12 کەسە. کەچی بوون 76 و 50 بەڵێ جاری وایە 100 کەس شتێکە. جاری وایە لە 50 کەسەوە بۆ 100 نەفەر عادەتەن تێیەکرێت. بەڵام خۆ هەر نەفەرەکان نییە کە ئەوەندە نەفەرەی تێئەکرێ بەقەدەر نەفەرەکانیش گاز و ئاو خواردنی تێئەکرێ. یعنی کێشەکەی 6 جار لە 2 جار لە کێشی خۆی قورسترە. یعنی یەختانە هەرە گەورەکانیان لە 10 تەن 12 تەن زیاتر نییە کێشی یەختەکە. بەڵام نەفەرەکان و گاز و ئاو خواردنەکەی کە تێیەکەن لە 15 تەن زیاترە. نرخی ئەو یەختانە عادەتەن لە 100,000 ئیرۆ بۆ 150,000 ئیرۆیە. بەپێی گەورەی و بچووکی یەختەکەیە. بۆ یەک سەفەر بەکاردێن. بەڵێ بۆ یەک سەفەر بەکارهێنرێ.
لە دوای سلێمانی دەبێت بڕۆین بۆ ئەو شارەی کە سنتەر و کڕۆکی کۆچە لە هەرێمی کوردستان. کەم ماڵ هەیە لە ڕانیە کەسێکی لێ نەڕۆشت بێ و کەسێکی تیانە بێت کە بێر لە ڕۆشتن بکاتەوە. ئێمە عیلێکی ئامۆزای خێزانم لێرە بە هەمان ڕێگە تووشی ئەم قەزیە بوون و ئەم خێزان و کچێکی لە دەستدا لەوێ لە ئاوەکانی وێدا و سێ منداڵیشی ڕزگار کرد هەر لە ئاوەکەیدا. من یەکێکم لەوانە مەسەلە من کوڕەکەی خۆم یەک تاکە کوڕم هەیە لە ڕێگەی ئەو ئاوە کۆچی کردووە بێدا قاچاقچی جگەل لە درۆ جگەل لە ناڕاستگۆیی بەرامبەر بە بازرگانەکە هیچ شتێکی دیکە ناتوانێت بکات چونکە بە بڕوای من هەمویان جۆرێکن لە دەڵاڵ. کە لە نێو بازار دانیشت بووم بە ڕۆژی ڕووناک و بە ئاشکرا گەنج دەهاتن و مامەڵەیان لەگەڵ دەڵاڵەکان دەکرد. مامەڵەیەکی زۆر ئاسایی کە هیچ لەوە نەدەچوو کە مامەڵە بێ لەسەر ژیانی مرۆڤێک. کۆچبەرەکان لە ڕێگەی کۆچی گەیشتویان نەگەیشتویان دەستا و دەست دەکرێن و لە دەستی ئەم دەڵاڵ بۆ ئەو دەڵاڵ و لە دەستی ئەو قاچاقچی بۆ ئەو قاچاقچی. زۆربەی نووسینەکانی فڕۆکەوانی زۆربان دەستیان کردووە بە ئیشی فیزەوەگرتنی تەزویر ئەوانە دەبن لە مووسڵ و لە هەولێر و لە شوێنانە بە ئەوراقی تەزویر بە تاپۆی تەزویر و بە هەموو شێش تەزویر بە پشگیری کاری تەزویر فیزان بۆ لەگەڵێستا نرخ یەک فیزەی تووشای لێرەکانە هەتا 4000 دلاری ڕۆیشتووە. ئەو یەختەی لە بۆ درۆمی تورکیاوە بەرەو ئیتالیا بەڕێکەوتبوو 76 کەسی هەڵگرتەبوو. دواتر بەهۆی تەقینەوەی بزوێنەرەکەی و ژێر ئاوکەوتنی 64 کەسیان گیانیان لەدەستداوە کە زۆرینەیان کوردن. بەپێی بە دوواداچوونەکانی ڕوودا و هۆکاری تەقینی بزوێنەری یەختەکە ناشارەزایی کاپتنی یەختەکە بووە کە بێ بەکارهێنانی چارۆگ و کارکردنی بەردەوامی بزوێنەرەکە وای کردووە کە تەنیا بەرگەی 3 ڕۆژی گەشتەکە بگرێت. سایقێنن قەپتانی پێڵێ بە سایقەکانیش باش نین پرۆفیشناڵ نین کە ئەو سایقانەی بۆیانن سایقێنن هەفتەیە دە ڕۆژ فێریانەکەن ویان نێرن لەسەر ئەو GPS و شاشۆشتە. تۆ کە لە یۆنان دەرەچی بەرەو ئیتالیا تقریبا نزیکی 600 کیلۆمەترە. نا هەر لە یۆنان کە ئیترە بێتە لە یۆنان نەتوانێت بە مەجالی تیا هەیە بەس لە یۆنان بۆ ئیتالیا تقریبی 550 کیلۆمەترە 500 بۆ 600 کیلۆمەترە بینەکەی ناتوانێت هیچ بەلەمێکی پچکۆلە ناتوانێت دەرباسی بێت. هەر کەسێ بڕوا بۆ ئەوروپا بڵێ وەڵام من نەمزانیوە ئەوەنەی تێیەکەن و یا نەمزانیوە ئاوا ئەڕات و یا نەمزانیوە ئەوەندە خەتەرە ڕاز ناکات. پێم سەربەس ڕوودا و هەولێر